بۆ دەستکەوتنی یاریەکە بە نرخێکی هەرزان و ئێستا داشکانێکی باش لەسەر پلەیستەیشن ستۆر هەیە دەتوانن یاریەکان بە نرخێکی گونجاو بەدەست بخەن و لەسەر ئێکسبۆکسیش داشکانێکی باشێ لە مانجی یەک بە نرخێکی 1000 هەرزان بەدەستیان بخەن سەردانی هەژماری لۆز بکەن وەروە فۆڵۆی بکەن و ئادی بکەن لە فەیسبوک چونکە بەردەوام هەر یاریێک داشکانی لەبۆ دەکرێت یەکسەر بە پۆستێک ئاگادارتان دەکاتەوە کەەوە ئەو یاری داشکانی بۆ کراوە دەتوان بە نرخێکی هەرزان بەدەستی بخەن من وەکو خۆم زۆر سوودم لێوە ببینیوە و زۆرێک لە ئێوەی خۆشەویستیش لە کۆمنت هەفتەی ڕابردنووسی بوتان کەەوە زۆر سوودتان لێ وەرگرتووە چونکە داشکانەکان لە کاتێکی زۆر باش دەکرێت بتوانین یاریەکان بە نرخێکی هەرزان بەدەست بخەن سەردانی هەژماری لۆز بکەن لە فەیسبوک بۆ دەستکەوتنی هاچی فۆرزا هاچی GTA و دەستکەوتنی یاریەکان بە نرخێکی 1000 گونجاو پلەیستەیشن پلەست دەوێت گەیم پاست دەوێت هەر شتێکت دەوێت لای لۆز دەست دەکەوێت دووبارە زۆر سپاس بۆ لۆز بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی پرۆگرامی سفەر ژیری گەیمەرانی کوردستان ئەمڕۆ 12 مانجی یەکە بەخێربێن بۆ ئەڵلقەیەکی نوێی سفەر ژیری ئەڵلقەی ژمارە 186 تۆمار دەکەم زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ ئەم هەفتەیەش خۆی گەورە چاسی پێداین بۆ جارێکی دیکە باسی گەورەترین هەواڵەکانی دنیای ڤیدیۆ گەیم بکەم گەورەترین ئەو یارانەی لەم هەفتەیە بڵاو دەکرێنەوە چەند ژمارەیان کەمە بەڵام چەند یاریەک هەیە کە لەم هەفتەیە باس کرا یاری پرنس ئۆف پەرژا نوێیەکە بە ناوی دڵۆز کراون کە لە هەفتەی ڕابردوو پێشبینیەکەم کردوتم پێشبین دەکەم ئەو یارە نمری 80 لە بۆ 90 وەربگری بۆ ڕێک واش بوو 86% هینەیە کە یاریی یوبیسۆفتە لە مێژە یوبیسۆفت نمری 80کانی لە مێتاکریتیک بەدەست نهینەیە گەیمەرێکی زۆر لە جیهان کە دەستیان بە یارەکە گەیشتە کە ڕیڤیو کۆدیان وەرگرتێ لە کۆمپانیا یاریەکان تاقیکردەوە وەبسایتی گەیم ئینفۆمەر 9.5 پێدایە PSX برازیل 9.5 پێدایە وێل پلەید 9.5 پێدایە وەروە ئیزی ئالایز 9 پێدایە PSU WCC فچ نویزی پیکسل پرستارت گەیمینگ ئەوانە نوێیان پێدایە گەیمینگ نەکسس 8.5 پێدایە IGN 8 دەدەی پێدایە گەیمینگ ترند 8 پێدایە تێک ریپۆرتەر 8 پێدای وەرە VGC 4 لەسەر 5 پێداواتە بەگشتی خەڵکی زۆریان بڵە نمرەی 87 هەبوو سەرتا 88 بوو دوای 87 سەدا بەستی بۆ 86 بەس هەر ژمارەیەکی بەرزە یارێکی تووری نوێی پرنس ئۆف پەرژایە وەرلانی بیسۆفتی بڵاو دەکرێتەوە لە هەفتەی داهات و پێما پێنجشەمی داهات و بەردەست دەبی و بێگومان من یاریەکە تاقی دەکەم و حەز دەکەم یەکەم یاریمی لە ساڵ 2020 تاقیکەمەوە چونکە ئەوەکو یاری نوێگەن ئێستا خەریکی یاریمە بەڵام وەکو یاری نوێ حەز دەکەم یەکەم یاری بیتاقیکەمەوە ژمارەکان باشن ستایلەکەیم بەدڵەسە و بزانین چ ڕوو دەدەم پلەیستەیشن پلەس لە بۆ مانجی یەک یاریەکانی ئێکسترا و پریمیەمیان ئاشکرا کرد هەریەکە لە یاریەکانی Resident Evil 2 Teeny Tina's Wonderland وەروە Headspace Ship Breaker و چەندین یاری دیکە لەو مانگە لەسەر ئێکسترا و پریمیەمی بەردەست دەبی ئەگەر نیشتانە دەتان لە ڕێگەی لۆستیەوە زۆر بە ئاسانی وەری بگرن Resident Evil 2 گەنەتان کردو یاریی ناوازێ بێکمان تاقیکەنەوە Headspace ئەوە Headspace Ship Breaker ئەو یاریم نەکردی بەڕاستی بەڵام لەوانێت چانسەی پێ بدەم وەڕای یاری Lego City Undercover لەگەڵ یاری Just Cause 3 ئەوانە دێنە سەر PlayStation Plus Extra وەروە Session دێتە سەر پلسی Extra یاری Shadow Tactic Blades of Shogun Vampire The Masquerade Swan Song لەگەڵ یاری Survivor The Aftermath وەروە جەماعەتی PlayStation Plus پریمیەمی یاخود دیلەکس یانە دیلەکس و پریمیەمیان هەیە چکاری یەکشتە بەڵام لە هەندێک وڵاتی ناوی دیلەکسە لە هەندێک وڵاتی ناوی پریمیەمە بۆ کەسانی کە لە لۆکیشنی PlayStation Plusەکەیان کردتە ئەمریکا دەتوانین یاریە کلاسیکەکان وەروە یاریەکانی PlayStation 3 بکەن بەڵام ئەو کەسانی تورکی بەکاردێن پێی دەوترێت دیلەکس گرانترین PlayStation Plus کە یاری کلاسیکەکانی تێدا ئەو یارانی کە ڕیماستەر کراینەوە یاخود پۆرت کرا لە بۆ PlayStation 4 5 کە پێشتر لەسەر PlayStation 3 PlayStation 2 بڵاو کراینەوە هەرێکە لە یاریەکانی بۆ ڕالی کڕۆس کە نەمکردی ئەو یاریە بەڵام ئەو یاریەکە کردومە Star Wars Episode 1 The Phantom Menace کاتی خۆی کردیتم ئێستا دووبارە لەسەر PlayStation 4 و 5 ڕێگەی پریمیەم بەردەست دەبین حەز دەکەم تاقیکەم و بەڕاستی Street Fighter 30th Anniversary Collection یاری Legend of Mana Secret of Mana ئەوانە هەر هەمووی لەنەسەر PlayStation Plus پریمیەمی کە مانگەشی باشە دەستپێکەکی باش بوو لە هەفتەی ڕابردوو باسیەوەمان کرد کە سێ یاریەکەی PlayStation Pluسی ئاسایی کە سێ یاری و مڵکی خۆتە و دەبینێتەوە سەر کاونتەکە دەگە PlayStation Plus دەبی ئەو یاریانە ڕۆتەیت دەبی واتە دەگۆڕدرێ ماوەکەیە ماوەک نامینێ بەڵام مانگەکی باش بوو لە بۆ جەماعەتی PlayStationی بۆیش ئەگەر
ئەو مانگەی دەست بە پلەیستەیشن پلەسی دەکەی بڕۆنە لای لۆستی دە بە خۆتان باسانی پلەیستەیشن پلەسەک وەرگن ئەو یاریانە مانگەی باش بوو لە بە جەماعەتی پلەیستەیشنی بەڕاستی هەم لە یاریەکانی کە لە مانجی یەک لێنسە پلەسی ئاسایی و ئێکسترا پریمیش یاری زۆر باشیدا لە خۆتان سوودی لێ وەردەگرن. ئۆکەی بینە سەر سوساید سکواد کیل جەستس لیگ پریڤیو یاریەکە بەردەست بوو. پریڤیو واتە پێش ریڤیو. خۆ ریڤیومان هەیە کاتێک یاریەک بڵاو دەکرێتەوە یوتیوبەرەکان و هەندێک ڕۆژنامە و هەندێک گۆڤار و هەندێک وێبسایتی جیهانی کەستامی وێبسایتە ڕۆژنامە گۆڤار نەمایە بەڵام وێبسایتە زیانەکان ریڤیو بڵاو دەکەنەوە هەتا پێشکردنێک بڵاو دەکەنەوە سەر یاریەکەی دەڵێن یاریەکە باش و باشەمون نمرەی پێدەتەن جا پێش ریڤیو پریڤیوەکە پریڤیواتە چەند ساعتێک یاریەکە دەکەن تەنیا بە خەڵکی دەڵێن یاریەکە بە شێوێکی گشتی بەو شێوازیە جا پریڤیو لە بۆ یاری سوساید سکواد کیل جەستس لیگ لەم هەفتەیە بڵاو کرێەوە باوەڕ ناکەم کەس بەدڵی بوو بێتاوە کەسە خەڵکێ بەدڵی بۆ بێکم بەڵام بەگشتی گەیمەران لێی ناڕازینە بە تایبەتی ڕۆژنامە نووسان زۆر لێی ناڕازینە گەورەترین هۆکاریش لەبەر گەیم پلەیەکەی و جیهانەکەی و شتەکەی نیە بەڵکو یوآیەکە و سیستمی یاریەکەی کە لایڤ سەرڤسە لایڤ سەرڤیس واتە یارانەی پێویستی بە ئینتەرنێت هەیە و بەردەوام ئەپدێتی نوێ لە بۆ دێ ئەو یاری هەر بەردەوام دێ وەکو فۆرتنایت و ئەوانەی دی خلاص نەبی کە گەیمەری ستۆری زۆر کەیفیان بۆ ستایل هێنایە لە جیهان بەڵام ڕۆکستێدی ئەو ستودیۆ یاری دروست دەکات پێش یاریەکانی باتمانیان دروست کرد کە زۆر چەند سکرینشۆتێک لە ئۆنلاین بڵاو کرێ بەس سەیری کەن چەند شت لەسەر شاشەی نووسرەیە لە ژمارەکان لە چارگۆشەکان لە زانیاریەکان یوآیەکەی شاشەکەی ئەو یاریەی گەیمی یوآیەکەی ئەوەندە قەرەباڕغا چاوە دێشی نازانی چییە تام لە یاریەکەی ناکەی لەبەر پاوەر ئەپ و ڕەنگەکان و ژمارەکان و ماپ و حرەکە و سەهم و تەرتیبات تۆ نەکشتی لەسەر تێدا گەیمەرش زۆری نەڕازیەسەوە یاریەکە باوەڕ ناکەم زۆری لێ بفرۆشێ دەمێش پیرۆزبایی لە گەیمەرانی ڕزدن ئیڤڵ و ئاشکانی ڕزدن ئیڤڵ بکەم لە بەرەوەی دوێنێ 11 ساڵ ڕۆژی بڵاوکردنەوەی یاری ڕزدن ئیڤڵ 4 بکات خۆ لەسەر پلەیستەیشن 2 لە 2005 بڵاو کراوە تەمەنی یاریەکە بۆ 19 ساڵ جا من لە بیرمە کە یاریەکە هات 19 ساڵ مایگات 19 ساڵ پێشتان لەبیرە زۆر پیرم گەیمەری کلاسیک بزانام چێمان لەگەڵ لە کۆمنتی بنووسی کە ئەو ڕۆژەی لە بیرێکەوە یاری ڕزدن ئیڤڵ 4 بڵاو کرێتەوە نەگەڵ ڕۆژەی لە بیرە بەڵکو لە بیری کە یاریەکە هاتە کوردستان چکە بزم پێمانە لە ڕۆژ یەکەم هاتبی بەڵام 2005 شەی لە بیریتی لە کۆمنت بۆسین خۆتا بنووسم باشەکمان تەمەمان تۆزە گەورە بوو. ئۆکەی بینە سەر هەواڵەکانی ئێکسبۆکس لە مێژە هەواڵەکانی ئێکسبۆکسمان نەهینایەتە یەکەم هەواڵ لەبەرەوەی ژمارەی هەواڵەکانی یەکەم بەڵام لەم هەفتەیە ئێکسبۆکس توان بڵێن بە فەرمیدەستی بە 2024 کرد و گەورەترین هەواڵش کە لەم هەفتەیە بڵاویان کردەوە دیڤلۆپەر دایرێکتێکی خۆتیان واتە وەکو ستەیت ئۆف پلەیەکی خۆتی بە ناوی دایرێکت دیڤلۆپەر دایرێکتەکەی ئێکسبۆکسی لەو ئیڤنتەی باسی چەند یاریەک دەکەن و ناوی یاریەکانیشیان باس کرد کە دڵخۆشین هیوادارم هەم کۆمپانیاکان پێشەوەی کۆنفرانس بکەن ناوی یاریەکانمان پێ بڵێن بەو شێوازەوەی بزانین چاوەڕێی دەکەین لەبەرەوەی بێهیوا نەبین دوایە مایکرۆسۆفت یەکەم ئیڤنتی خۆی لە 2024 ئاشکرا کرد لە بەرواری 18 مانگە 18 واتە پێنجشەمی داهاتووەتەوە پێنجشەمەی کە بێ و بێگومان بە لایڤ ستریمیش دەیگوازینەوە ساعت 8 شەوە باسی چوار یاری و وەروا سوپرایزی دەڵێن باس سوپرایزێکی دەکەن بەڵام هیم باسی چوار یاریمان بۆ دەکەن هەرێکە لە یاریەکانی ئیندیانا جۆنز کە یاریشی نوێی ئێکسبۆکس تاوەکوێستە هیچی لەسەر نازانین یاری ئەڤاوت کە تاوەکوێستە پێما یەک دو تڕێلێرەکمان هەیە یاریی نوێیان هەیە بە ناوی ئارا هیستری ئەنتۆڵد کە زۆری لەسەر نازانین بەڵام بزانین چۆن دەبی بەروا سەنی وە ساگە هێڵبڵی دوو کە دەبی 100% بەرواری بڵاوکردنەوەی یاریش بزانین جا با یاری باسییان بکەنەوە ئێکسبۆکس باش دەکات یەکەمیان یاری ئیندیانا جۆنز یاریشی نوێی ئێکسبۆکسە لەلایەن دیزنی و لوکەس فیلمی دیزنی کە ساحەبی ئایپیەکەینە لەگەڵ ئێکسبۆکس و مایکرۆسۆفتی بە تایبەتی ئەو یاری دروست دەکەن لەلایەن ستودیۆ مەشین گەیمز دروست دەکرێت کە ستودیۆ یاریەکانی وڵفنستاین کاتی خۆی لەلایەن بەثێزداوە دروستیان دەکرد وێستا سەر بەسەر بەثێزدای مایکرۆسۆفتن استودیۆ جا دەخولەکێک لە گەیم پلەی و دروستکردنی یاریەکە و ئەو شتانە بزەبت نازانین چی تێدا دەبینین بەڵام دەڵێ باید دەخولەکێک باسی یاریەکە دەکەن لەو ئیڤنتە وەروەها باسی ئیندی دەکەن ئیندی ئەو کارکتەرێکەوە ئیندیانا جۆنز ناوی یاریکە و فیلمەکانە بێگومان ئاجا بۆ کەسانی کە ئاگدار نین و ناشزانن ئیندیانا جۆنز چییە یاریەکانی ئەنچارتتان بینیوە ئەنچارتت خۆی لەسەر توم ڕایدەر دروست کرایە توم ڕایدەریش لەسەر ئیندیانا جۆنز دروست کرا واتە بابچی هەمیان بابی هەمیان ئیندیانا جۆنسە وەستن فیلمەکانە نەک یاریەکان کات هۆ چەندین یاریانە بۆ دروست کرد بەڵام یاریەکانی زۆر بەناوبانگ نەبوون یاری باش نەبوون زیاتر توم ڕایدەر و بە تایبەتیش ئەنچارتت زۆر بەناوبانگە لەو جۆرەیە واتە هەمان ستایل چاوەڕێ بکەن بەڵام لەبەرەوەی ستودیۆ مەشین گەیمز دروستی دەکات بۆیش پێشبینی دەکەم زیاتر شوتەر بی واتە داقەکردنی زیاتر تێدا بێت چەندە بەخۆی ئیندیانا جۆنز ناوی زۆر شوتەر بی زیاتر لێکۆڵینەوە و دۆزینەوەی بابەتی کەلەپوری کلاسیک و نهێنی کۆنە وەکوان چارتی بەڵام تەقەکردنیشی دەبی تێدابی لەبەرەوەی وەکو ئیندی یاری دەکەی ئیندی کەسێکی زۆر تۆم بڵێم شەڕەتەقەیە دژی نازیەکە سەو
دڵخۆش دەبم بۆ یەکەم جارە یاریەکە دەبینین و بزانین ستایل یاریەکە چۆنە و یەکەم گەیم پلەیش ببینیم زانین ستایلەکەیان چۆنە کامێری کەسی پێکمان لەوانێ سێم بی لەبەروی ئەکشنی ئەدڤێنچەرە ستایلەکانی ئیندیانا جۆنس هیوادارم یاریشی ناوازەبی و پێشبینیشی گەورەش دەکەین ئەو ساڵ ئەو یاریە بڵاو بکرێتەوە لەبەرەوەی دیڤلۆپەر دایرێکت زۆربەی کات تەنیا لەبوو ئەو یاریانەیە کەوا لەم ساڵ بڵاو دەکرێنەوە دووەم یاری باسی یاری ئەڤاوت دەکەن ئێکسبۆکس دەڵێ ئەڤاوت ئەو یاریە دەبیکەوە دەمانباتە قۆناغێکی دیکە لە ڕووی ئەو یاریانەی استراتیژینە لە ڕووی ئەو یارانێکەوە وەکو ئێلدەر سکرۆڵسن لەو ستایلە یاریەمان هەیە کە ستودی ئۆبسیدیان دروستی دەکە ئۆبسیدیان ماوەیەکی زۆرە یاریشان بڵاو نەکردەوە کەوا بتەقتەوە هاوشەوی فۆڵاوت و یاخود ئێلدەر سکرۆڵس لەو ستایلانیان بڵاو نەکردەوە کەواتە مادەم ئەڤاودی باز دەکەن کاتە یاریەکە ئەم ساڵ دەی بڵاو بکرێتەوە و یەکەم دیودایپی خۆیان ئەنجام بدەن دیودای بووەکە واتە چۆن کاتی خۆی لە بۆ ستارفیلد نزیکەی چل خولەکێک شیکردنەوەیان لە بۆ یاریەکەی کرد دیودایپێکی جوان دەبینن پڕوردەکاری دەبینن کەوا ستودیۆی ئۆبسیدیان باسی یاری ئەڤاوت دەکەن لە چ پێک دێن پاڵاوانەکانمان چێنە ستۆریە گشتەکەمان چییە گەیم پلەیەکەمان چۆنە مەرحلەکان چۆن دەبڕی ئەرکەکان چ جۆرێکن جیهانەکە چی تێدایە ئەکسپلۆڕیشنی چۆنە ئەرکەکان چۆنن شتی سەرنجاشش دەبی لەبەسە بزانین و بێگومان یاری گەیم پلەیشی دەبین کە یاریشی ئەکشنی ئارپیجیە پێشبین دەکەین لەم ساڵ بڵاو بکرێت لەبەروەی لەو ئیڤنتەی تێدایە یاریی نوێمان هەیە بەناوی ئارا هیستری ئەنتۆڵ کە زۆری لەسەر نازانم بەڵام دەزانین کەوا لەلایەن ستودیۆی ئۆکسی گەیمز دروست دەکرێت ئەو ستودیۆی کەوا لەلایەن هەندێک کەسی لەو پەرەپێدەرانە دروست کرا کە یاریێکی وەکو سیڤیلایزیشنیان دروست دەکرد سیڤیلایزیشن V پێنجەم زۆری لەسەر نازانین دەڵێ یەکەم بۆ یەکەم جا گەیم پلەیەکی لێ دەبینین یاریشی استراتیژیە گراند استراتیژی کەیمادە یا تا استراتیژیە زۆ بزانین کوێبین وا بێگومان ئەو شتێک کە زۆرمان چاوەڕوانی دەکەن یاری سەنیوە ساگە هێڵبڵەی دووەم لە گەیم ئەوەرز ترەیلێکمان بینی بەڵام بەرواری بڵاوکردنەوەمان نەبینی کە پێم سەیر بوو لەبەرەوەی دەبایە بەرواری بڵاوکردنەوەمان زانی بە پێم سەیر و مایکرۆسۆفت لە بەروارەکەی عشانەکە لەبەروی ئەو یاری ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە سەو پێم وابی هەڵیان گرتێت لە بۆ ئەم ئیڤنتەی هەفتەی داهاتوو یاخود پێنجشەمە لەو ئیڤنتە چاوەڕێی گەیم پلەی نوێ دەکەم چاوەڕێی ئەوەی دەکەم کەوا پەرەپێدەرەکان زیاتر باسی یاریەکە بکەن چیان گۆڕیوە لەسەو بەشی یەکەم وەروە بەروارێکی فەرمیشمان هەبی کە لە کەی بڵاو دەکرێت پێشبینی خۆم هاوینە پێم وانییە هێڵبڵەی دوو بستە زستان یاخود بستە سەری ساڵ پێشبینی خۆم زیاتر هاوینە مانجی 8 یاخود 7 لەو ماگانە دەبی پێشبینی منە لەوانە شەوانەبی بەڵام هیوادارم یاریەکە لە ئاستی و چاڕوانیانەمان بی کە هەمانە لە بۆ یاریەکەی سەو زۆری نمە پێنجشەمە ساعات 8 وارە ئینشاڵڵە بە لایڤ ستریم لە چناڵ ژیر سەردەم یاریەکان دەبینین لە سەرەتای هەفتەی دەنگۆیەک بڵاو کرایەوە کەەوە یاریێکی تایبەتی ئێکسبۆکس دێتە سەر پلەیستەیشن و نیتندۆی جا گەیمەرێکی زۆر مێشیان لەبە زۆر یاری چوو بەپێی پێشبینی و دەنگۆیەکانی تقریبا دەزانین ئەو یاریە چییە کە دێتە سەر پلەیستەیشن و نیتندۆی کە یاریێکی تاو تایبەتی ئێکسبۆکسیش بە پێشتر پێشبینیەکان دوو یارینە هەردوو یاری Sea of Thieves لەگەڵ یاری Hi-Fi Rush کە لە چەند هەندێک لە وێبسایتەکان شوێنیان دانرێە کەەوە ئەو یاریانە بەم زوانە دێنە سەر پلەیستەیشن و نیتندۆی Sea of Thieves یارێکی ئۆنلاینی جیهانی کراوەی چەتەی دەریایە Hi-Fi Rush یارێکی سینگل پلەیەری چیرۆکی میوزیکال و ئەکشنە لە بۆ یاری Hi-Fi Rush تێدەگەم ئەگەر مایکرۆسۆفت بیەوێ فانبیسێکی زیاتری لە بۆ دروست بکە بەڵام یاریی وەکو Sea of Thieves بۆ ئەو دەناسرەکەەوە یاریش تایبەتی ئێکسبۆکس هەرچەندە پێم خۆشە سەرجەم یاریەکان بێنە سەرجەم کۆنسۆڵەکان لە هەموو لایەک بڵاو بکرێنەوە بەڵام لە ڕووی دەتوان بڵێم لە ڕووی استراتیژیەوە تێناگە مایکرۆسۆفت ئەو کار دەکە چونکە مایکرۆسۆفت هەموو جارێ ئەمە دەڵێ ئێمە گرنگی بە کۆنسۆڵی ئێکسبۆکس دەدەین بەڵام ئەگە بێت ئەو یاریانە سەبر لەسەر ئێکسبۆکسی بێنە سەر پلەتفۆرمەکانی دیکە خەڵکی بۆچی ئێکسبۆکس بکڕێت تەنیا لە بە گەیم پاسیە بەس گەیم پاستەوە لەبەرەوەی خەڵک پێویستی بە گەیم پاسی ئەکسبۆکسی دەکڕی بەڵام ئێستا پلەیستەیشن پلەسیش زۆر باش بووە ڕاستە لەوانە نەگاتە ئاستی گەیم پاسی بەڵام پێم سەیرە بزانین کو دەبی بزانین پێشوازەکان چۆن دەبێت چەندە Sea of Thieves باوەڕ ناکەم گەیمەرەشی زۆر دەیان ملیۆن کەس یاریەکە بکە لەسەر پلەیستەیشن و نیتندۆی یاری Hi-Fi Rush ئەوکەی لەوانەیە و یاریە ملیۆنێک 2 میلیۆن کۆپی لەسەر پلەیستەیشن و نیتندۆی بێکەوە بفرۆشی کە ئەوەش لە ڕووی پارە و داهاتەوە قازانجی گەورەبی لە بۆ بەثێزداین لە بۆ مایکرۆسۆفتی بەڵام Sea of Thieves یاریێک بووکەوە خەڵکی هەندە خەڵکی دەناسم یاخۆ لە کۆمنتەکان لە تویتەر زۆر بینیمە خەڵک لە بەتایبەتی لەبەر ئەو یاری ئێکسبۆکسی کڕیوە ئێستا بچی میدیە جەماعەتی پلەیستەیشن لەوانەیە و گەیمەرانە زۆر دڵخۆش نەبن پێیان خۆش نەبی بڵێ من بەو خاتی ئەو یاری کۆنسۆڵەکەیتون کڕێت شوریە یاری دەدەیە پلەیستەیشنی کەواتە پلەیستەیشنم هەر دەکڕێت لە بیدایەتەوە بزانین کو دەبی چاوەڕە دەکەین بزانین پێم خۆشە هیوادارم ڕۆژە گاڵڤارێژ ببین مەسەر ئێکسبۆکسی بەڵام ئەو جۆرە کارانە ئەگەر بەتەمای کاری لەو شێوازەی کرد لەسەر جەم پلەتفۆرمەکان یاریەکان بڵاوکەیتەوە پێویست ناکە بڵێ ئەمە گرنگی بە کۆنسۆڵی خۆمان دەدەین
لە ڕووی ئەوەی کە یاری تایبەتی لەوە بڵاو دەکەینەوە لەبەرەوەی ئەو کاتە خەڵک لەبەر خاتری ئەو یاریانە کۆنسۆڵەکەت دەکڕی کاتێک یاری دەدەی پلتفۆرمی دیکە خەڵک دەڵێ ئۆکێ من دەمتوانین کۆنسۆڵەکەی دیکە بکڕم یاریەکانی وانیش دەکەم و یاریەکەی توش دەکەم دوێش لەوانەیە گەیمەرەی زۆر پێی خۆش نەبی بەڵام لە خەڵکیش تێدەگەم کەوا بەعام یعنی وەکو خۆم سا من حەز دەکەم یاریەکان لە هەموو جێ بڵاو بکرێتەوە هەردوو قسە هەیە بزانین چ دەبێت بەرەمێنانی یاری ماینکرافت ليجندز ئیدی وەستە تەنیا 9 مانگ لە دوای بڵاوبوونەوەی یاریەکە و ئیدی هیچ دیکە بابەتی نوێ لەوە بڵاو ناکرێتەوە تەنیا سەپۆرت دەکرێت لە ڕووی تەکنیکیەوە هەرچەندە یاریەکە هەر بە ئۆنلاینی دەمینێتەوە خەڵکی دەتوانین بیکە بەڵام وەکو کۆنتێنتی نوێ بابەتی نوێ مەسەڵەن ئیڤنتە کارکتەرە سکینە مەرحەلەشی نوێ یاریشی ئیڤنتێکی ئۆنلاینە هەر شتەکە ئیدی هیچ دیکە لێ بۆ بڵاو ناکرێتەوە هۆکاری سەرکیش بێگومان بەوە دەگرێتەوەکەوە مۆجانک یاخود مۆیانک ئەو ستودیۆی کە یاری ماینکرافت دروست دەکە و یاری ماینکرافت لە جنسی دروست کردێکە سەر مایکرۆسۆفتە پێیان وایەکەوە ئیدی یاریەکەیان تاوا بەرهەم هینایە ئەو قسەی وانە بەڵام هۆکاری سەرکی بێگومان ئەوەیەکەوە گەیمەرەی یەکجار زۆر یاریەکەی نەکڕیە یاخود یاریەکەی نەکردە هۆکاری سەرکیش بێگومان بەوەی دەگەڕێتەوەکەوە دەڵێن ستۆریەکەی بەقوت نییە وەروە مەجای ئیبداعی زۆر تێدا نیە وەکو ماینکرافتی ڕەسەن کە بەنام بانکتین یاریە لە مێژوو دەتوانین بڵێن So Minecraft Legends تەنیا 9 مانگ لە دوای بڵاوبوونەوەی هیچ دیکە لە بۆ بڵاو ناکرێتەوە کە یاریەک بوو پلانەکەەوە وەکو پلتفۆرمێک بێ ئیدی بەردەوام کۆنتێنتی نوێی لایف سرویسی وەکو لایف سرویس کۆنتێنتی نوێ لە بۆ بڵاو بکرێتەوە بەڵام من یاریەکەم نەکرد بەڕاستی هەرچەندە وعدمدا بیکەم تێک دوو کاتژمێرێک یاریەکەم کرد بەڵام تەواو نەکرد چێ Minecraft Legendsی کرد و تەواوی کردی یاخود تەنیا کردیتی بۆ چونتان چ بوو لەسەر یاری لە کۆمنت دەمەوێت بخوێنمەوە لە بۆ لێکۆڵنەوەکانی من زۆر باشە کاتە باسی یاریەکان دەکەم زانام لە کوردستان خەڵکی بۆچوونیان چی بوو لەسەر یاریە لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن بینە سەر هەواڵەکانی پلەیستەیشن و گەورەترین هەواڵیش لەم هەفتەیە بێگومان ستەیت ئۆف پلەیە لەم هەفتەیە دەنگۆیەکی نوێمان هەیە لەلایەن جێف گراب کە زۆربەی کە قسەکان ڕاستە لە هەفتەکانی ڕابردوو قسەکانی ڕاست بوو لەم هەفتەی ڕایگەیان دەڵێت لەم یەک دوو هەفتەیە لەوانەیە مەسەن هەفتەی داهاتوو یان دوو هەفتەی دیکە لەو مابینە سۆنی بانگەشە لە بۆ یاخۆ ڕێکلام لە بۆ ستەیت ئۆف پلەیەکی نوێ دەکات ئیڤنتێکی نوێ ئەنجام دەدات سەرەتای ساڵ و زۆر یاری شێ بێگومان باسی بکە بەڵام ئەو یاریەکەوە ئەو یارانێکەوە زۆر چاوەڕێینە جگە لە ستێرە بڵیدا هەڵداوەرزە ساڵان هێڵ دووە ڕایز ئۆف ڕۆنینە مێتەڵ گیر سۆلید 3 ریمیکە جگە لەو یاریانە پێشبین دەکەن یاریی نوێ تێدابی هەرچەندە وەکو کۆنفرانس نابی لەبەر ستەیت ئۆف پلەی بچووکتر لە کۆنفرانس و شۆکەیسی سە بەپێی قسەکانی جێف گرەبی بی دەڵێ لەوانەیە زانیاری لەسەر یەک لەو یاریانە یان سەرجەمە و یاریانە یان یاریی تاوام نوێ بزانین جاو یارانەیەکە چیە لەوانەیە قسەی لەسەر بکرێ یاری فاینل فانتەسی 7 ریبرث ستێرە بڵیت Helldivers 2 Silent Hill 2 Remake Rise of Ronin Metal Gear Solid 3 Remake Pacific Drive Spider-Man 2 لە ڕووی ئەپدەیت و DLCەوە لەگەڵ هەندێک خەبەر دەربارەی PlayStation VR 2 و بێگومان بە بڕوای من پێویستە سۆنی یاریی نوێژاشکرا بکرد لەبەر وەکو فێرست پارتی یاری تریپل ئەی زەبەلاح سۆنی هیچ یاشە نەکردی بۆم ساڵ لەوانەشە یاریێک بزانین هەرچەندە ئەو شتانێک کە من پێشبینی دەکەم یاخود من دەمەوێت بیزانم بەرواری بڵاوکردنەوە یاریەکانە بۆ منە نازانین ستیل بڵید لەم ساڵ چ بەربارێک بڵاو دەکرێتەوە Silent Hill 2 PlayStation گوتی لە 2024 دەکەینە بەڵام بەروارەکەی نازانین فۆم ماستەرز ئەو یاریە ئۆنلاین نوێی PlayStationی ریلیزدەیتی نازانین کەی بڵاو دەکرێتەوە Lost Souls Aside Concord یاخود Final Fantasy 7 Rebirth کە یاریی زەبەلاحی PlayStation و سکرینێک سەتاوە کەسە ستەیت ئۆف پلەیەکمانەوە تایبەتی لە بۆی نەبینیوە کە زۆریش نمایە بڵاو بکرد دەشکرێتن مەسەن ستەیت ئۆف پلەیەکە تایبەت بی بە یاری Rise of Ronin مارکتینگێکی زەبەلاحی لە بۆ بکە تەواوی شتەکان بزانین کە کات خۆی سۆنی زۆر ئەو زۆر ستەیت ئۆف پلەیانی دەکرد لە بۆ Ghost of Tsushima بە تەواوەتی کردی لە بۆ ستەیت ئۆف پلەی زۆر بە تایبەتی لە بۆ Suicide Squad کە ژەستیجی کردی بکە باشەی زۆریان پێدا بزانین چ دەبی بەڵام پێشبینیەکان وان کە لەمە یەک دوو هەفتەیە بی من هەرچەندە پێم وایە دەستە مانجی دوو چکە سۆنی عادەتەن لە مانجی دوو ستەیت ئۆف پلەیەکانی خۆی کردیە پێش قەت لە مانجیەک نەیکردیە ئەو ڕۆژ 12 یەکە لەوانەیە لە 2 هەفتە 3 هەفتەی دیکە ستەیت ئۆف پلەیەکە بین زانیاری زیاترش وەگرم بێگومان پێتان دەڵێم پێم وایە لە ستەیت ئۆف پلەیەکەی کە دێم دەستکە نوێیەکەی PlayStation 5 دەبینین کە هە PlayStation کۆنترۆلەری ئاسایی PlayStation 5 بەڵام بە ڤێرژنی دووەم ناوی دەهێنرێ پێدەچی شەحنەکەی کرابێتە 12 ساعت کە ئێستا نێوان 6 بۆ 7 ساعتێکە حتا قەت 6 بۆ 7 ساعت خۆی ناگری لەوانەیە 3 ساعت 4 ساعت خۆی بگری ئەو پەڕی بەتایبەت ئەگەر هاپتێک فیدباک و شتەکان یاخود یاریەکەی یاری پێ دەکەی هاپتیکەکەی زۆر بەکاربینی
بەڵام بەپێی ئەو وێنانەبی لە ئۆنلاین بڵاوکران لە چەند ڕۆژ ڕابردوو لە وێبسایتی بێست بای بە تایبەتی لە ئەڵمانیا و لە بریتانیا چەندین سکرینشۆت بڵاوکرانەوە کەەوە وا ڕکلام دەکەن دەستچی نوێی پلەیستەیشن 5 یاخود دوال سنسی ڤێرژنی دووەم بە پاتریەکی باشتر بەردەست دەخرێت سعرەکەشی نووسرابوو $90 کە چی لەگەڵە چارج ستەیشنەکەی لەگەڵا ئەو ستەیشنێکە لەگەڵ دادنەوێت دەستکە دەستە ناوی یەکسە چارج دەکاتەوە کە شێپەی زۆر پلەیستەیشن 5 دەدا لەگەڵ هەندێک شتی دیکەشی لەگەڵان بەڕاستی من وەکو کەسەکە لە بیدایەتی بڵاوبوونەی پلەیستەیشن 5 من لە مانجی 11 پلەیستەیشن 5 کڕی هەر کاتێکە بڵاوبەوە بەتەنە پارەش کڕیمان تاکە چێشم لەگە دەستی پلەیستەیشن 5 شەحنەکەی نییە بەڕاستی لەبەرەوەی قەت 6 ساعت 7 ساعت لە سەیەکتر یاری نەکردە بە یەک دەستی یا مەکێبڵ دیێدەم یان دەکەمە دەستی دووەم بڵێ کێشەم هەبووی لەگەڵ شەحنەکەی نا زۆر نا بەڵام تاکە کێشەم بێگومان ئەستیک دریفتە ینی کاتە گێڕەکەی تێک دەچین زۆر باسانی گێڕەکەی دریفت دەکات کە و کێشەیەکە تاوەکە سۆنی علاجی نەکردێن مەسەن دەستی ئێکسبۆکسی دریفت ناکات مەحاڵە دریفت دەکات بەڵام زۆر بە کەمی دریفت دەکات جەلانش هەوکارەکەی ئەوە بیکەوە بە شێوەیەکی جیاواز دروست دەکرێن بێگومان بەڵام دریفتیان چارەسەر کرد بە باشتر بوو لە شەحن هەرچەند شەحن مهمە بەڵام چێ 2 ساعت هەم دەتوانێت یاری بکە لەسێک ینی خەڵکەیە ناڵێن بەخۆشم 2 ساعت 2 ساعت یاریم کردێ بەڵام بەردەوامی ئەو کێشەیە نییە زۆر کێبڵەشی لێ دەی خلاصەرەوەندە بەڵام کێشەی دریفتی زۆر مشکلیە بە تایبەتی هەندێک یاری هەیەکەوە زۆر سنسەرەکان کاری خۆی دەکە شتانە تێک دەچی دەستکە نوێیەکە هیوادارم کێشەی دریفتی کەمتر کردبییتەوە سۆنی بەشدای لە کۆنفرانسی CES کرد هەرچەندە وەکو ساڵانی ڕابردوو زۆر خەبەری گەورەی پێنەبوو لە بواری پلەیستەیشنی بەڵام چەند شتێکی چەند زانیاریی نوێ لەسەر پلەیستەیشنی پێداین سەرۆکی بەڕێبەری جێبەجێکاری سۆنی گروپ هاتە سەستەی جووتی تەنیا لە مانجی 123 دانە ئەکاونت ئۆنلاین بوون لەسەر پلەیستەیشن 4 و 5 واتە پلەیستەیشن یوزەر 123 میلیۆن دانە بوو کە ژمارەیەکی 1,000 زۆرە 50 میلیۆن پلەیستەیشن 5 مان هەیە و 110 میلیۆن پلەیستەیشن 4 مان هەیە تەنیا لە مانجی 123 میلیۆن کەس پلەیستەیشنیان بەکارهێنێ کە ژمارەیەکی 1,000 زۆرە 100 میلیۆن کەس پلەیستەیشنی بەهەیە لە جیهان سەرکەوتنێکی گەورەیە بە کۆمپانیا پلەیستەیشن و سۆنی بێگومان وەروە شتێکی زۆر سەنجاتیشیان کە لە CES سۆنی کار سیارەی نوێی دروست کردیە بەناوی ئەفیڵە یاخود ئەفیلیە خۆی ئەفیڵایە بەڵام نازم نەدەڵێن ئەفیلیە بەس مهم ئەو ئۆتۆمبیلە نوێیە سۆنی لەگەڵ هۆندای دروستی دەکات سیارەی خۆکارە هەرچەندە سیارە نییە زیاتر کۆنسپتە سۆنی زیاتر ڕکلام لە بۆ تەکنۆلۆژیەکانی ناوی دەکات تا کۆمپانیەکانی دیکە تەکنۆلۆژیەکەی نا ئۆتۆمبیلەکەی لێ بکڕن تاکو لە ئۆتۆمبیلی دیکە دابدرێ بەڵام سۆنی هاتە سەستەیج و ئیدی کارمەندێکی سۆنی بەدەستی پلەیستەیشن 5 ئۆتۆمبیلەکەی لێ خوڕی بۆ چەند مەترێک دەشکرێ فەیچیان کردبی نازانم بەڵام شتێکی زۆر جوان و سەرنجاکێش بوو هۆکاری جوانەکەی لەوە بووکەوە هەر هەمووی لەلایەن مەسەلەن ناوی ئۆتۆمبیلەکەی بە سیاری پلەیستەیشن ڕۆی چونکە لە ژوورەوەش شاشەی گەورەی تێدایە تەنان ڕیمۆت پلەی تێدایە وەکو پلەیستەیشن پۆرتاڵی دەتوانین لەگەڵ پلەیستەیشن 5ەکەت کۆنێکتکێ و یاریەکانی پلەیستەیشنی لەناو ئۆتۆمبیلەکەت بکەی وە لە دەرەوە لە چەمبەرەکەی شاشەی پێوێ دەتوانین سۆنی یاری فۆرتنایتی لەوێ عرض کرده بوو دەتوانین ڤیدیۆ عرضکەی شت عرضکەی بەس نازانم چێوی کارێ دەکەم بەس ئەفیڵە تەکنۆلۆژی جوانی تێدا لەوانی لە مستەقبل زیاتر سوودی لێوەر بگرن یعنی گەیمینگ زیاتر بێتە ناو ئۆتۆمبیلی بەڵام چۆن شۆفێر لەوانەیە زۆر سوودی لێوەر نەگری بەڵام منداڵەکان لە دوا لە خۆیان توانن من حەز دەکەم ناو ئۆتۆمبیلی بگومان پلەیستەیشنی بکەم ئەگەر سایقەکەم هەبی بەس شتێکی جوان بوو ترەیلەرێکی نوێ لە بۆ یاری هورایزن فۆربیدن وێست بڵاوکرایەوە کە دێتە سەر PC لە کاتێکی ئەم ساڵ بەروارەکەی بزەبت نازانی بەڵام ئەوەی سەرنجاکێش بوو تەکنۆلۆژیای DLSS تێدایە کەوا وا لە یاریەکەی دەکە بێگومان فرێم ڕێیتی باشتر بی لەسەر ئەو پیسیانەی کەوا نەوەی چلیان هەیە گرافیکاتی نەوەی چل مەسەرەن 4060یان هەیە یاخود 4070 هەیە بەتایبەتی 4060 زۆر سوودی لێوەردەگرن دەتوانن بە فرێم ڕێیتێکی بەقوەتری یاریەکەی بکەن کە بڕیار لە کاتێک چەند ساڵ بڵاو بکرێتەوە یاری هورایزن فۆربیدن وێست بێگومان یەکێکە لە یاریە زۆر قەشەنگەکانی پلەیستەیشن لە مێژوورە 1,000 جوانە تکا دەکەم بیکەن چونکە یاریێکی زۆر قەشەنگە زۆری جوانە و زۆریش خۆشە یاری نوێیەکەی پلەیستەیشنی کە لە ڕۆژی یەکەم لەسەر PC وەروە لەسەر پلەیستەیشن 5 لە ڕۆژی یەکەم بڵاو دەکرێتەوە کە یەکەم جارە و کارە دەکرێت یاری هەڵدایڤەرس 2 کە یاریێکی لایڤ سەرویسی ئۆنلاینە تەقەکەرە شوتەرە ماسفاتەکانی لە بۆ PC بڵاو کردەوە کە ماسفاتەکانی زۆر بەرز نییە ئەنی ئەو کەسانی کۆمپیوتەرش تەبیعیشان هەیە دەتوانن یاریەکە بکەن بێگومان مینیمەمەکەی ئەو کەسانی کەوا پیسێکی نزمیان هەیە دەتوانی بە 1080 بە 30 فرێم یاریەکەی بکەی بە گرافیکی لۆ پێویستی بە گرافیکارتێکی 1050 Ti یاخود AMD ڕێدیۆنی RX 470 وەرە ئینتێل کۆڕای 7 نەوەی 4 یاخود AMD ڕایزنی
5 بە نەوەی 1500X 8 گیگابایت ڕایم پێویستە ویندۆز 10 بێگومان لەگەڵ 100 گیگابایت HDD بەڵام ئەگە بتێ بە شێوەیەکی 1860 فریم یاریەکە بکەیت کە پێی دەوتێت ڕەکەمەندت واتە ستودیۆ دێوێ بە زۆرە یاریەکە بکەیت بە کواڵەتی میدیەم پێویستت بە گرافیک کارتی NVIDIA GTX 2060 ئینتل کۆرای 7 نەچینەوەی نۆیەم و 16 گیگابایت ڕام وەروە ویندۆز 10 لەگەڵ 100 گیگابایت بە شێوەی SSD بە پێشەی پرفۆرمەنس یاریەکە بکەیت بە شێوەی 2K بە 60 فریم واتە بە گرافیکی های پێویست بە RTX 3070 هەیە ئینتل کۆرای 5 نەوەی 12 کەمتر نەبی 16 گیگابایت ڕام لەگە 100 گیگابایت SSD واگەر بتێ بە ئۆڵترا یاری بکەیت بە کواڵەتی 4K 60 فریم واتە بە very high پێویست بە گرافیک کارتەشی 4070 Ti i5 چی نەوەی 12 کەمتر نەبی 16 گیگابایت ڕام وەروە 100 گیگابایت SSD Helldivers 2 بڕیارە لە 8 مانجی 2024 لەسەر PC وەروە PlayStation 5 لە هەمان ڕۆژ بڵاو بکرێتەوە وەروە شێر پلەیش بەردەستدەبی کڕۆس پلەیش بەردەستدەبی لە گەیمەرانی PC و PlayStation 5 HBO لەگەڵ PlayStation Production ناوی ئەو خانماکتەریان بڵاو کردەوە کە ڕۆڵی ئابی Last of Us 2 دەجێڕی لە زنجیرەی Last of Us سیزنی دووەم کە زنجیرەش تەلەڤیزۆنیە وەرزیەکەمی پارسا بڵاو کرا پێشوازیش گەوری دەکرا وەرزی دووەمی سیزنی دووەمی لەسەر چیرۆکی بەشی دووەمی یاری Last of Us ئەو خانماکتەری ڕۆڵی ئابی دەجێڕی خانماکتەر کاتلن دێڤەرە کارچەندە لە بیرمە پارسا پێرار ساڵکە پێشەوەی زنجیرەکە یەکەم ترێلەر بڵاو کرد و خەڵکەی زۆر بە پلەیستەیشن و HBO دەوت ئەو خانمە ڕۆڵی ئێلی بجێڕی نەک ڕۆڵی ئابی لەبەر شێوەی زۆر بە ئێلی دەکات بەڵام ئێستا بڕیارەندای ڕۆڵی ئابی بجێڕی کە چۆن ئەو کارە دەکرێت نازانم مهم ئەکتەرێکی دیکەشان هەڵبژاردێت بۆ ڕۆڵی جێسی بە ناوی یۆنگ مازینۆ ئەو ڕۆڵی جێسی دەجێڕی کە شێوەی زۆر بەو دەکات کە نەکەس شێوەیەکی ئاسیایی هەیە وەروەها ئیزابێڵە مێرسیت ڕۆڵی دینای دەجێڕی لە یاری Last of Us لە زنجیرەی Last of Us وەرزی دووە دەگومان پێدرۆ پاسکال بە ڕۆڵی جۆڵ دەگەڕێتەوە بێڵە ڕامزی بە ڕۆڵی ئێڵی دەجێڕێتەوە دەگومان وەرزی دووەم دەبی وەرزەگویکەوە قسە باسێکی زۆر دروست دەکات لە بەرەوەی کێشەی زۆر بوو کە یاریەکە بڵاو کراوە لە بەرەوەی لیکران دەک چیرۆشیکە باز ناکەم سپۆیل ناکەم بەس زنجیرەکە بزانین چی بەستەوە خانماکتەرانە وەزیان باش نابێت لە ئۆنلاین خەڵکەی زۆر ئەکەیت هێرش دەکەنە سەریان لەبەرەوەی ئەو کارکتەرانە زۆر مەحبوب نینە هەر لە پێشەنگای CES سۆنی سێ کەڤەرە نوێیەکی لە بۆ PlayStation 5 سلیمی ئاشکرا کرد و شێوەی نیشاندان ڕەنگە شین و سوورەکە ئۆکێ بەڵام سڵڤەرەکە سپی نییە بەڵکو سڵڤەرەکیان دانەیە گەلەگە لە جوانە من خۆم PlayStation 5 ئاساییم هەیە فاتەکەم هەیە کە لە 2020ەوە هەمە بەڕاستی ئەگەر ئەو PlayStation 5 سلیمە ئەو سڵڤەرە بێ ئی خۆم دەگۆڕم دەکەم ئەو سڵڤەرە چکە زۆر 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 جوانە بە تایبەت دەستکەکەی ئەو مایگات لەانەش بەس دەستکەی بکڕم بەڵام ڕەنجی ڕەنگەکەی یەکجار جوان ئەو سڵڤەرە سپی نییە بەڵکو سڵڤەرەکی زۆر ڕەونەقداری شازە بەڕاستی سەرنجاکیش دیار یاریێکی داینەسۆر ئاشکراکرا بە PlayStation 5 بە ناوی Sun and Bone کە یاریشی تەواو داینۆیە داینەسۆرە وە کە ئەمریکاس یەکەمە تۆ وەکو تاقیکارێکی کاوبۆیی ڕوبەڕووی داینەسۆرەکان دەبیەوە تەنیا ترەیلەرەکەی ئەناونسمنت کراوە تەنیا ئاشکرا کرا هێشتا نازان کێ بڵاو دەکرێتەوە باسی چ دەکات بەڵام زۆر 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 جوانە و لە مێژە یاریشی داینەسۆریشم نەکردی هەر بەبیرم ناکەین سەری فیلمێکم کردی داینەسۆری تێدا بێت جگە لە گادزیلا پێم وابی هەر داینەسۆر هەر جراسیک وۆڵدی سێمان بینی ساڵێ ئەگەرنا داینەسۆر زۆر بەکەین باز دەکرێت بەڵام یاری داینەسۆر داینۆکرایسس هەر ڕیمێک ناکرێتەوە بۆ یاری سەنم بەون زۆر زۆر سەرنجاکیش دیارە ترەیلەرەکەی زۆر جوانە لەلایەن ئەو ستودیۆ دروست دەکرێت کە یاری کوانتم ئێرۆری دروست کرد کە یاریەک شکستەی گەورەی هینە لێر زۆر زۆر دڵ هیوان بەرز ناکەمەوە لەوە یاری هەی کچکە کوانتم ئێرۆ یارێکی باش نەبوو بەڵام هیوادارم سەنم بەون یارێک بیکە تەنیا بتوانین تەواویکەین ینی ستۆریشی خۆش ستۆریشی باشی هەبی تاقیکردنەکەی باش بیتی دیکەمە نە گرافیک جوانە جوانیە زۆر زۆر گرنگ نییە هیوادارم تەنیا ستۆری و تاقیکردنەکەی باش بیت بتوانین تەواویکەین ئۆکەی بینە سەر هەواڵی یاریەکان لەم هەفتەیە چەندین قسە و باسی جیاواسە بوون لەسەر ئەوەی کەی ترەیلەری دووەمی GTA 6 بڵاو دەکرێتەوە و چەندین پێشبینی گەورەش لە ئۆنلاین بڵاوکرێنەوە ئەندێکیان بەناوی دەنگۆ بڵاوکرێنەوە بەڵام زیاتر نازانم پێشبینین یاخود دەنگۆنە بەڵام سێ بەروەرمان هەیە لە بە بڵاوکردنەوەی دووەم ترەیلەری یاری GTA 6 کە دەشکرێ یانی لە سبێنەوە تا سەری ساڵ بێگومان هەر وەختێکی عشوای ڕۆکستا بڵاویان بکاتەوە بەڵام لەبەرەوەی یاریەکە پێشبینی دەکەین لە چارەجی یەکەمی 2025 بڵاو بکرێتەوە ئێتە لە مانجی 1 لە بۆ 4
یەک تاوەکو یەکی چوار یاریەکە بڵاو بکرێتەوە بۆیە دەبێت ترەیلەری دووەم لە ناوەڕاستی ئەم ساڵی بە بڕوای من بۆیە چەند تاریخێکمان هەیە پێی ماوەی 4 تاریخی نوێمان هەیە 4 بەروارمان هەیە کە پێشبین دەکەین لەو بەروارە ترەیلەری دووەمی GTA 6 بڵاو بکرێتەوە 28 مانگی 5 16 ئۆکتۆبەر واتە 16 دە 4 نۆڤمبەر 4 11 لەگەڵ 7 دیسمبر 7 12 بە بڕوای من 28 مانگی 5 باشترین بەروارە ڕۆکستار بتوانی ترەیلەری دووەمی GTA 6 بڵاو بکاتەوە لەبەرەوەی 28 مانگی 5 دو هەفتەی مانگی 5 چونکە سەرەتای مانگی 6 کۆنفرانسی سەمەر گەیم فێست و ئیڤێنتەکانی ئۆنلاین دەست پێ دەکەی دی چەندی ترەیلەری نوێ لە بۆ یاریەکان بڵاو دەکرێنەوە بۆیە ڕۆکستار پێشەوان هەفتەیەک پێشەوان ئەو ترەیلەرە بڵاو بکاتەوە کارگەریشی یەکجار گەورەتە دروست دەکات لەسا ئەوەی هاتەنە بزر نابی ناو گەیم پڵەیەکانی دیکە ترەیلەرەکانی دیکە لەبەرەوەی GTA 6 زیاد لە حد گەورەیە بەڵام باشترە تۆ لە کاتێکدا کە ماڵپەڕەکان خەریکی هەواڵی دیکە بن نەکتەنیا هەواڵەکەی تووە پسەکە 28 پێ بڵاو بکاتەوە یدی هەموو وێبسایتەکانی گەیمینگ و سوشال میدیا بە تۆ خەریک دەبین نەک بە تو بە شتەکانی کەش خەریک بن 16 ئۆکتۆبەر من پێم وایە ترەیلەری سێم دێتن لە ئۆکتۆبەر و نۆڤمبەر و دیسمبر واتە مانگی 10 و 12 من بە بڕای من ترەیلەری سێم دێت چونکە ڕۆکستار زۆر زیاد 4 ترەیلەر بڵاو دەکاتەوە لەگەڵ چەند گەیم پڵەیەک بە بڕای من 3 گەیم پڵەی و 3 ترەیلەرمان دەبێت واتە 6 دانە ڤیدیۆ لەلایەن ڕۆکستار بڵاو دەکرێتەوە گەیم پڵەیەکان ئەوە هی 100% دێ لەبەرەوەی لە بۆ GTA 4 کردیان لە بۆ Red Dead Redemption کردیان Red Dead Redemption 2 GTA 5 بە هەمان شێوە 3 ترەیلەر بە 3 گەیم پڵەیە نەبوو یاخود 4 گەیم پڵەیە نەبوو نەکجار بە بڕای من 3 بۆ 4 ترەیلەر دەبینین لەگەڵ 3 بۆ 4 گەیم پڵەی جیاواز کە جیهانەکەی و کاراکتەرەکان و جۆری ئەرکەکان و جۆری تعاملکردن لەگەڵ کەش و هەوا و ئەو ئیڤێنتانی ناو یاریەکە ڕوودەدەن ڕۆکستار ڕوونیان دەکاتەوە بە دەنگەکی سەرنجڕاکێش و گەیم پڵەیەکی سەرنجڕاکێش و دیمەنی زۆر سەرنجڕاکێش کەواتە پێشبینیەکان وان و پێشبینی خۆشم وایە لە مانگی 5 ئەجە 28 5 زووترە یان سەرەتای مانگی 5 نازانم بەس پێشبینیەکان وان و پێشبینی خۆشم وایە لە مانگی 5 ترەیلەری دووەم ببینین ترەیلەری سێم و گەیم پڵەی زیاتریش لە مانگەکانی پاشەی ببین مەسەر مانگی 9 10 و 11 زیاتری لەسەر بزانین تقریبان بۆ فەرمی نینتندۆ سویچ 2 لە کۆتایی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە لەبەرەوەی AI شارک شوێنێکە کەوا تایبەتمەندن بە دروستکردنی دەنگ بە تایبەتی AI کاری AI دەکەن و ماوەی چەند ساڵێکە لەگەڵ نیتندۆ کاریان کردێکە منم دەزانی بەڵام لە ڕێگەی هاڵەوە زانیمان شارک هەیە ئەوان لە وێبسایتی خۆیان چەند شتێکیان ئەپدەیت کردیتەوە یەک لەو ئەپدەیتانە کردیان و دەڵێک ئێستا کار دەکەین لە بۆ نیتندۆی لە بۆ نیتندۆ سویچ 2 کە پێشبینی دەکەن یاخود دەڵێن لە کۆتایی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە هەرچەندە جیسن شرایر بەناباکترین ڕۆژنامەنووسی بواری ڤیدیۆگەیمە زیاتر ڕوونکردنەوەی لە قسەکانی واندا و دەڵێ بە منیان ڕاگەیان ئەوان نازان کەی بڵاو دەکرێتەوە بەڵام پێیان وایە لە کۆتایی ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە بێگومانە قسەیان لە بۆەوەی کرد لەبەرەوەی نیتندۆ تووڕە بە چکە نیتندۆ دێ شتەکان هەمووی بە سوپرایز بی لە ڕێگەی نیتندۆ دایرەکتی ئیڤێنتی خۆیان یا شتەکان ئاشکرا بکەن چۆن نییە لەبەرەوەی ئێستا ئاشاکردنی نیتندۆ سویچ 2 کە کۆتایی ساڵ بڵاو دەکرێتەوە کارێکی هەڵەیە لەبەرەوەی خەڵک ئێستا نیتندۆ سویچی ناکڕی چاوەڕە دەکات لەوە نیتندۆ سویچی 2 بەڵام ئەگەر بانجی مثلا 7 و 8 و ئەوانە ئاشکرا بکرێن ئەو کات تۆزێک باشتر دەبێت لە کۆتایی ئەم ساڵ نیتندۆ سویچ 2 دەبینین کە هێز و توانە و گرافیکی پێشبین دەکەین بەقەت پلەیستەیشن 4 و ئێکسبۆکس 1 بێ جیهانی هاندهێڵ هێشتا خەلەبارەکتر دەبی لەبەرەوەی لە CES پێشانگای CES کە لە ئێستا لاس ڤێگاس بەڕێوە دەچین جا بۆ کەسانی کە حەستانەیە زانیار زیاتر لەسەر CES بزانن فۆڵۆم بکەن لە ئینستاگرام وەروە لە سناپچات وەروە لە تیکتۆک و فەیسبوکیش لە هەمویان پارچەکانی پرۆگرامی 24 پلس بڵاو دەکەمەوە کە لەم هەفتەیە زۆر با CESم کرد بە شێوەی ڕیل دروستیان دەکەم وڵاویان دەکەمەوە جا لەم هەفتەیە کۆمپانیای MSI هاندهێڵێکی نوێی خۆی ڕاگەیان یاخود یەکەم هاندهێڵی خۆی ڕاگەیان بە ناوی MSI کلۆواتە پەنجەی لە پیشێری کە زۆر جوانە بە این ویندۆز 11 لەسرە پرۆسەسەرە نوێیەکەی ئینتێل لەسرە بە ناوی کۆر ئۆڵترا 7 155H کە ئینتێل وازی لە کۆڕایی ئایەکەی هینایە لەگەڵ 12 ئەوانە ئێستا ناوەکانی کردە کۆر ئۆڵترا وەروان نرخەکەشی لە نێوان 700 بۆ 800 دلارە 512 گیگابایت ستۆرێجی هەیە و فانەکانی جوانن شێوەی جوانە وەروە خاوەنی پاترێکی 57 وات ئاوەرە کەواتە 57 دەڵێن زۆرە بەقەدەر
دەڵان گەورەترین پارتی لەسەر هاندهێڵدیدانراوی یاریەکان چۆنە لەسەری ئەوشتانە هێشتا نازانین بەڵام کەسان تاقیان کردەوە زۆریان بەدڵ بووە وەروە لەم هەفتەیەش ئینڤیدیا نەوەی نوێی گرافیک کارتیکانی نەوەی چلی ڕاگەیان بەناوی سوپەر و تی ئای کە زانیاری زیاتری لەسەری لە پرۆگرامینگ 24+ باسم کردیە ئارتیەکە چل سوپەر نرخیان تقریبا تۆزێک هەرزانترە لە چاو سوپەرەکانی ڕابردوو بەڵام هێز و توانیان باشترە بەتایبەتی چل هەفتە سوپەر و چل 6 سوپەر ئەوانە زۆر باشن چل هەشتا سوپەر دەڵێت بەقەدر لە چلنەوەتی ڕابردوو بەقوەترە چل هەشتا سوپەر نرخەکەشی هەرزانترە پێم وابی 990 دلار کە گرافیک کارتەچی بگومان زۆر بەقوەتە سوپەرەکان بەم زوانە بەردەست دەبن بۆی سەرکەوتنەکانی یاری هاگوارز لەگەسی ستودیۆی وەرنەر برۆس خەریکی دروستکردنی چەندین یاری دیکەیە بەتایبەت یاری نوێیەکەیان بەناوی کویریش کە یاریەکە لە ناو جیهانی هاری پۆتەر یاری کویریشەکە یاری وەرزشەکەیە لە ناو جیهانی هاری پۆتەر هۆکاری سەرش کە کویریش یاری کویریش لە ناو یاری هاری پۆتەر نەبوو لەبەرەوەی بووکەوە یاریشی تایبەتی کویریشیان دروست دەکرد کە یاریی ئۆنلاینە و دوی پارەی زیاتر کۆکەنەوە شتانە مهم بەهۆی سەرکەوتنە گەورەکەی وەرنەر برۆس گەیمز یاخود WB گەیمز بڕیاری داوەکە ئیدی زانی ئەوەی پارێ زیاتر لە زنجیرە یاریەکانی هاری پۆتەر سەرف دەکەن و هیچمان ناوێت ئێستا بەست هاگوارز لەگەسی بەشی دووەمان دەوێت تۆزێک گەیمپڵەیەکەی و ستۆریەکەی باشتر بکەن و زادوی زیاتری تێبکەنە ناوێتە هەر هەمان زادو بەکارنێنین زۆر خۆشتر دەبین ستیم بە فەرمی لەم هەفتەیە ڕکۆردی خۆی شکاند کە زیاتر لە 33.7 ملیۆن گەیمەر ئۆنلاین بوون لە ناو ستیمی و یاریان دەکرد کە ژمارەیەم بگومان زۆرە هەرچەندە ستیم ژمارە یوزەری 1,000 زۆرە بەڵام 33,675,229 کەس ئۆنلاین بوون کە ژمارەیەکی 1,000 پێوانەیە دەبیت سێڤەرەیان هەبی 33 ملیۆن کەسی لە خۆ هەڵگری سەرکەوتنێکی گەورەی لە بۆ ستیم سەرکەوتنێکی گەورەی لە بواری گەیمینگ وەرا سەرکەوتنێکی گەورەی لە بواری پیسی گەیمینگ کە ئێستا لە جیهان بەناوبانگترین هۆکارە بۆ ئەوەی خەڵکی کۆمپیوتەر بکڕن چون خەڵکی ئێستا کۆمپیوتەریانە بۆ چیە مۆبایلەکە و ئایپادەکە و تەلەڤیزۆنەکەیان هەموو شەشی دەکات بەڵام خەڵکی زیاتر بۆ کاری گەیمینگ یعنی بۆ ئیشی گەیمینگ لە بۆ یاریکردن کۆمپیوتەر دەکڕن مەگەر ئەگەر تو ئۆفیسەکیان شتەکە بێگەرنا خەڵک کۆمپیوتەری ناوێت لە ماڵێ مەگەر گەیمینگ نەبێت وە سێگاش دووبارە گەڕایتەوە جگەلەوەی سەرۆکێکی نوێیان هەیە ئێستا سەرۆکێکی نوێیان هەیە کە پێش لەگەڵ کۆمپانیای پلەیستەیشن گاری دەکرد ئێستا سەرۆکێکی نوێیان هەیە وەرەوە هاندهێڵەشی نوێشە ناشا کرد بە ناوی سێگا مێگا درایڤ کە شکلەشی جوانی هەیە ئەو سێگا مێگا درایڤە هەرچەندە خۆیان دروستی ناکەن بەڵام چۆن دەڵی سەپۆرتی دەکەن و پرژیری دەکەن کەوە بتوانێت یاریەکانی مێگا درایڤ بخوێنێتەوە کارتیجەکان دەخیتە ناوێت دەتوانێت یاریەکان بکەیت دەستکەکەشی لەسەر سێگای دروست کرێ ABC و ئێکسبۆکسەکەی لەسرە کە زۆر سانجاشش دیارە لە کۆتایی ئەو مانگەی سکینی ئالن وەیک 2 یاخود ئیڤنتێکی ناو یاری دێد بای دەیڵایتی لە بۆ یاری ئالن وەیک ئەنجام دەدرێت و سکینی ئالن وەیکی دێتە ناو یاریەکەی دەتوانانی پێ یاری بکەی دێت بای دەڵێت پێم وانییە یاری نمابی چیرۆشی ترسناک و فیلمی ترسناک و زنجیرەی ترسناک نمابی پێکەوە کاریان نەکرد لە بۆ یاری دێت بای دەیڵایت ئیڤنتی وانمان نبینیم یاخۆ سکینی وانمان لە یاریەکە نبینی ئەو یاری ئەوەندە بەناوبانگە ئەوەندە زەبەلا هەموو دنیا حەز دەکە بەشداری تێدا بکە دووە هەواڵیش باسی بکەم شتێکی زۆر بێعەقلانەیە کەسێک هەڵساوە 48,000 دلاری خرج کردووە لە ناو یاری ستار سیتیزن ئەو یاریەکە تاوەکو ئێستا بڵاو نەکرێتەوە زیاتر لە 550 ملیۆن دلاریش تێچوویەتی ئەو یاریە نزەکەی چەند 12 ساڵێکە من ئەوەندە لە بیرمە 12 ساڵێکە ئەو یاریە لە بەرەمێنانە باڕش ناکەم قەت بڵاو بکرێتەوە ستار سیتیزن یاریەکە لەوە پیسیە بە حسابەی گەورەترین یاری دروست دەکەن لە مێژوودا بەڵام فرتوفێڵە هەر هەمووی پارە خواردنی خەڵکیە ئیدی یاریشی تەقیکەرە ئۆنلاینە چیرۆکی هەیە بە حساب و کتاب 12 ساڵ لە بەرەمێنانە و خەڵکی پارە دەدەن بۆ ئەوی ببنە بەشێک لە یاریەکە جا لەم هەفتەیە کەشتێکیان ئاڵس کرد بوتێنەوە کەشتیان نرخەکەی 4 دەفتەر و 8 وەرەقەیە دەتوانن کەشتێکە بکڕن بەپتەی خۆتان ناوی خۆتان دەتانەسە بنووسن یاخۆ دەستکاری کەشتێکە بکەنەوەشتانە 4 دەفتەر 8 وەرەقم و زیاتر لێ کەس شکریتی نازانم چەند کەسکردیان بەڵام دەڵێن زیاتر لە چەند کەسێک شکریتیان کەشتێکەسە و 4 دەفتەر و 8 وەرەقە بە کەشتێکی خەیاڵی ناو یاریی بدێکە یاری کەشتە بڵاویش نەکرێتەوە باوەڕێژ ناکرێت بڵاویش بکرێتەوە سەو ئەوێ بێعقڵی خەڵک کە پارەی زۆرە بەو شێوەیە کە ئەمەش پارەمان نییە ئۆکەی خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینینی ئەواڵقەی پرۆگرامی سفر ژیری چاوتان ماز دەکەم زۆر سپاس هەموو هەفتان تا کۆتایی بینەر دەبن بە لایک بە سەپۆرت بە سەبسکرایب سەپۆرتی چەناڵی ژیر دەکەم چاوی هەرموتان ماز دەکەم هیوادار مەسەرکەوتوو بن لە خوێندن لە ژیان
دەستی دایک و باوکتان ماچکەن تکایە خۆشەویستی بەرامبەر نیشان بدەن خوشک و براکانتان کەسی نزیکتان و هەروەها یاریەکان بکەن بۆ فێربوونی زمان بۆ فێربوونی کللتور وایە ئێستا حەج دەکەم فێر ئەوەی مە ترۆفیەکان تاواکەم لەوانەیە لە مستەقبل هەندێک ڤیدیۆ دروستکەم لەسەر ترۆفیەکان بەدەست بخین کە بەزمەکی زۆر خۆشە بە تایبەتی پلاتینیەم بەدەستبینی یەک گجا کارەساتە هەستێکی خۆشە تاواکردنی سەڵسەتی یاریەکان چاوتان ماز دەکەم هیوادارم هەرتەن دروست بن تا ئەڵلقەی داهاتوو هەفتەی داهاتوو بەخوای گەورتان ئەسپێرم خودەتان لەگەڵ